کۆمەڵی دادگەری بە ئامانجێکی ڕوون و دیدگایەکی ڕۆشنەوە لە پەرلەمان یاخود لە هەر شوێنێک کە نوێنەرەکانی لێبێت بە ئامانجی پاراستنی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام کاری کردووە و بەرگریکارێکی سەرەکی بووە. نوێنەرەکانی خۆیان بۆ دەنێرین بۆ ئەوێ بۆی ڕێ بگرن لە دەرکردن یاسایەکە لەگەڵ شەریعەتدا تێک بژیرێ، یاسایەکە مافی خەڵکی تێدا پێشێل بکرێت. کۆمەڵ لە پەرلەمان بوو بێت یا لە حکوومەت یا لە هەرێم بوو بێت یاخود لە بەغدا، کاری هەر لە پێشینەی بەرگریکردن بووە لە بنەماکانی ئیسلام بە جۆرێک کە هیچ یاسایەک دەرنەکرێت کە پێچەوانەی بنەما نەگۆڕەکانی ئیسلام بێت. زۆرینەی میلەتی هەرێمی کوردستان موسڵمانە و عراقێکی موسڵمانە بە حکمی ئەوەی کە لە دیباجەی دەستوریشدا هاتووە کە نابێ هیچ یاسایەک دەربکرێ پێچەوانەی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامبی، بۆیە ئێمە هەر وەکو ڕابردوو لە داهاتوش بە پشتیوانی خی گەورە لەسەر ڕەهەندی ئاینی یا دەربارەی ڕەهاندی ئاینی زۆر سوور دەبین کە هیچ یاسایەک دەرنەکرێت کە پێچەوانەی بنەماکانی شریعەتی ئیسلامبی و یاسایەک دەرنەکرێت کە زەڕ بە دین و ئیمان و ئەخلاقی کۆمەڵایەتی خەڵکی هەرێمی کوردستان بگات. پێویستی بوونی زۆرترین ئەندامی کۆمەڵی دادگەری لە پەرلەمان دەستەبەری بەرگریکردنە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام، خەڵکی شاهێدی ئەو هەڵوێستە نەگۆڕانەی کۆمەڵە کە هەرگیز سازشی لەسەریان نەکردووە. یەکێک لە زەرورەتی بوونی پەرلەمانتاری ئیسلامی لە نێو پەرلەمان ئەوەیە کە داکۆچی لە بەهای باڵا داکۆچی لە دینی خەڵکەکە کە ئەوە پیرۆسترین و گەورەترین وەزیفەیە، چونکە هیچ گومانی تێدانی ئێستا لە هەرێمی کوردستان ئاراستەیەکێ یان دەستێکێ ئەوێ مجتەمەعی کوردی ژیانی خەڵکی بە ئاراستەی عەلمانیەت بەرێت. بۆیە لە ڕێگەی کۆمەڵی پرۆژە یاساوە کە دەیان خستە پەرلەمانەوە، یعنی بەبێ ئەوەی بە خەڵک بڵێن بەڵام ئەو ئامانجان دەویست جێبەجێ بکەن، بەڵام پەرلەمانتارانی ئیسلامی و پەرلەمانتارانی کۆمەڵش لە پێش هەمویانەوە بێگومان ڕێگریان و بابەتانە کردووە. هەر کاتێک بێڕێزی بە ئیسلام و پێغەمبەری ئیسلام کرابێت، کۆمەڵ لە دژی هاتۆتە دەنگ و هەڵوێستی وەرگرتووە، لە کاتێکدا ئەوانی دیکە پشتیوانیان لەو کەسانە کردووە کە بێڕێزی بە ئاین و دابوونەریت و بەها باڵەکانی ئەم کۆمەڵگایان کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.